كرارولا عزا الروي بس قرحان تيجو شوبان وريابن شوبان وريابن بعقلي دانشي تفهموني شوبان واليابن عفليم شوبان واليابن عفليم شوبان واليابن حسن خالدين حسن هو استعون هو شغل وياه فهي عافية تدري من هذا تاريخك ما غريبة بنكوشة تيغان غريبة ما مساسة بنكوشة سو سماشاكا سو اللي بتورو بس لا بروي لي حسايا كمو بمنا على كان ولا شي واحد شوفا واليابا والله لا داخيو شوفا واليابا الله وخليكا لو عاوى يا راوي لهم ولا طول الله من على كان وسطاوي ودرت عزل عش برايا كهيلة والجولة والله أولا هيلاكم هريك الزخت كم برزبيته والله لم بوك وشا بزنيا أقل بشمرم لخاكولات كي خومان بس تاغيش نعم كوجه عساك على بوت بلي شعلو جنم أي شعلو جن يبلي عسا شد تو جن كوجه عمرك عواب بخور واسريهم عسا وشكر ماما شكر
أي خوا بما قربانه قسم بقرحان باوكم تكشوا بروانه شو قساك على بخوي هو من أسانا باوكم تكشوا تيجي كشي خلشي عواي بمن عليه الشيء تخوا مشيت ميال باوكم يا الله خير ولا شوفي بمليش كاوي وتور روحي مني بر وروحي بريا لباني سباي سرحانه من ودي توار خيري شي بابا بو خير بابا بزانا تو باوكمي خيركم تيجي لكم بوبيني تيجي جيبوا عزشيت دي سنه وبس ميكي بودروز نكرتبي بابا ده حساباب سين بيقرينا ولا عشرينا لا ده سبراي كرت أزاني من أشم بوشارتي يجي ما كان يقرم قسم بقرحان بيقرم كوليكم تيجي نكاي رولا نكاي توشي قتلك ما نكاي حسب خاطري خوا قتلي شي بابا بما قربانه تقول بابا قولتي يجي ده حساباب سين بيقري زغراي كرت بيها ده حساب ولا رانكي قسم بقرحان من اللي يكموها ولا حسب خاطري خوا ما رانم نكاي حسبه داخي أبوكم ورا شلنا تيجي بملا شي باشا كرة عسى ليك وشو توشي حط لك بعدك تيجي آخر شو ليك وشم شو الملي أنا كمالي كتا يسا توسيه كم برشق بيا ودار كريم كده تيجي خلق بمنيوت مرحبا كاك عسى تيجي نيشموت سرشاو أكبر قربان بم كورة خطوة مني كوشة منا قرام بدوحتا هاتو تتبادى سمتيجي خو مزانم يساشو ليكم خو مزانم يساشون كولا أكم تيجي هاي عسى نقبل هاي عسى دوها براو بهو قرآن كما
ترسم توش گۆبەنگێک مام بکە ئەم عەزێ تۆ بزانە چی بە منەکە ئەی هاوار های دنیا سەردەمێ بوو ئەم دێهاتانە مەڵبەندی ئاوەیانی و شۆڕش بوو کەچی بۆ نەکبەتی ئیستا خەڵکی دیەکە خۆیان لێی ڕاکەن تۆ سەیر ئەم نەکبەتیە دەست من ڕاکەی ناشرین ئەگەر باوکم نابوو تێگەی قەسەم بە قورحان کەوڵم مەکردی هەر بە زینووی ملم لێ کردیتەوانێ تێگەی ها باوکە گرتم بۆ کەی نەکبەت بۆ لەو قەلەکەی بێزمانە ئیکوژی تۆ سەیری ناکەی ئەوە بێزمانەوە بەریەکە نەکبەت باش وای لێ بکە خواکەڵم ئەوە کردی ئەوە بۆ شێم ناڵێکی خواکە زمانی هەبوو هەیە باوکە هەبووایە بموتایە بێزەحمە نامان بەی بۆ شار تێگەی تۆژەر بۆ براسەی بەم ڕۆژگارە خەڵکە کوژە و خەڵک زامارەگرێ تێگەی کەس لێ قسە بکە تێگەی ئەها عەزە با پێو بڵم یەکەم ئەوە ئیشی من نییە دوهەمینیشی تۆ هەر ئەڕۆی بۆ شار ئەڕۆی بۆ شار ئەڕۆم چۆن ئەم قەلە نەکبەتە بەرە بۆ ماڵ خاڵێ جۆ بگرە لەوێ هەواریشی پرسە بە زمانمنەوە زۆر زۆر بە خێمی سەر ئەو چاوانی خاڵێ باوکم سەلامی لێکردی خاڵی گیان بەڵکو ئیشێکیشی بۆ بدۆزیە تۆ بە زمانمنەوە پێی بڵێ تێگەیشتی ئیشەکەی لەوێ ڕێک و پێک بەریوە ڕێوە نایکەیوە گاتە جاری پیاوە شەر بێ قەول بێ ئەگەر ئیشەکە و ڕێک و پێک وەریوە ڕێوە یۆ بێنە شەرتە ژنیشی بۆ بیارم نەبابە بۆ قورئانەکەدا قەسەم بە خەبری ئەو باوکە خۆشتا باوکە نەمردووە خەبری باوکتی چی وەڵڵاهی خۆ ڕاستەکە جارە تۆ مردار نەبوویتەوانێ بەسەری ئەو باوکە شیرینم ئەبم بە پیاو ئاگەه بە ساقە و بم باوکە تێگەی ئەمڕۆ کۆڵم بی گەڕۆ وایش کورە وایشی خواکە زیایەتی بە من ڕۆ وەرە نامسکم بزڕە ڕۆ ئەفەشێت ئەوە توی وایش وای برا ڕۆ بە حەقی قورئان تێگەی عەمودی قەیەفەری مازانم ئازاری پێگەشت نەوەڵا ئەوە منم ئەوڵاشێت تێگەی دەکلەشێت ساک نەبێ عەفەشێت خۆ بە منەڕێشێت ئەفە ئەو ڕۆچووە ڕۆی وەڵڵاهی ئەڕۆم بۆ شار ناوبەم حێولانێ تێگەی ڕۆست نەبێ و هاتنەوە نەبێ عەفە بە قوربانم بی ئەوڵاشێت ئای زەمانە عەفە دات تۆ بڕۆ خوان لەگەڵ من نایەم عەفە کەلەکە کەپاتە ئەچێ بۆ سار ئەوڵاشێت وەڵڵاهی ئەوەی ڕاستی بێ هەردوومان یاسمانێ بچین بۆ شار تێگەی جا ئەوڵاشێت گەردنم ئازاکە عەفە فێت ئەی دار تێگەی تۆ بڕۆ خوان لەگەڵ گەردن و ئاسابێ ئەرێ بەڕا ئەوڵا تێگەی ئەوە خەرمانی شێگڕی تێبەر بووە ئەشێ کوژێنیتەوە وەڵی خۆبیری بۆ ئاسە وەرە خەرمانەکەی خۆم تووتەوە بیکەی بەخواتە سەری باوکم خۆم نەگۆڕیوە ئەی لەوە باشە چۆن ئاوا بێ تێگەی ژنی قەلەکە لە من جوانترە تێگەی ساچم بەسەری باوکم و بەسەری قەلەکەم جلەکانی جەژن نەبراکەم ئەوە عیبە بۆ شار خۆ ئەو جوانترە لە من بەڵگەڕێمەوە ئای چۆن گیرم خواردووە بەدەست قەزەوە ئای خوایە گیان سێتەکانیش بێ لە ڕازی دابن
وي جان ما شاء الله لو قردنو بالا برز جوانا هك قزار لتفري سري من كري باشا اما تشيتو يجانو تأير هناسكم ما شاء الله كان يشيلي شي جوانو تاكا استأبن بميوان هناس شيلينكم بۆ ڕاقی بە قوربانێ بخۆ ناخۆ کوڕە ئەوەی منە بەساخە تێگەی باشە قەلەی جەنابتە ئێوە چیەکەن لێرە هەرە وەڵا ئەوەی منە جەنابێ ئەو داڵی خۆتێ بۆ وەڵا نیازمانێ بچین بۆ شار باشە بە مریشکاو ئەم قەلە بۆ بەرلاکرد بدەم سەرجادەیە خۆم زانی بە تەنیا قەلەکەر خۆیەتی بۆیە وەستان بۆی وەڵاهی ئەوەی ڕاستی بێ من هیلاک بووم وتم با ئەو لە جاتی من دەست لە سارە ڕابگرێ تێگەی جامەش و زانم جەنابە حەزی لە گۆشتە دەباشەوە منە ڕوم خۆت و قەلەکە دەست لە سیارە ڕاگرن هەر کوڕە بەرە وەرە نەڕۆی قەسەم بە قورحان جام بە سارەکە تۆ ناڵم تێگەی ئەوە من وتم بۆی بۆستە تاکوتیکم کرد نەکەی نەکەتی ئەوە چیەکەی مردومرێ من خوێنی باوک و خۆتە ماوە تێگەی بەو سیارەیە دەبردێ من لێ بشتێنە بڕ بابڕین دەبردەی Yeah.
كاكا وخليك سيما بيتووي شوني بروشي بس اخوه ماشي اما او بيك بيل ينكس فرمو كاكا اللي في بس يدنا له تمام شحكه يا فراس وسري جيش ناخوات وهاو باي دعني يكمل بس اخوم دعني يكمل بري عربو كاس خوش وامي بيوازا بابا قصبو يامي بربو قصدك يدوني يا المسيح تيجي هاتي لو بالخانة قورية سير كمر دون برا سير قد بارش مطوياها سير هاك خوشة هاك ايدون بطل روحي خلك دام برد مردم لي ده بس داني شو هاتي بريا كلا زل شو أضرب؟ شو فيليونا بيني؟ أجي برا بدولا بيكيني أكو. أزاي توشي وكله فيليو يا براست. هو فيلم هيك خوشو. أي قزاكا أو قزا خوشا. جاتشين كم زو حاسم لقافو لك بعدا. عشان شي كم شي لكم. على تو ما تشروش على قلب مناي. يا تورني من يقول يا مرني توم كنت يا خزالي. نبوني فروشة. ما بيبون مالي خاله. جا والله خاله ما بخوا كلي وني كزلبي. نبابا يبقى ما يفروشون. على شيء بامية يلا خل يلا على شيء قلم شو بيلاك على شيء قابلي جنابته والله او قلبته شد بيني دانيو شا
يا قل بلا خور باشا فرم كرة على شيشي شاكا بس قال لي بنا وكنا كيسوق قصة شالو بعلم يا بطل هو باي كرة خوه شيء لا بيقرا صاحبي هاتوا تسبق علي خونا بتزيب نا والله بقرباني دزي شي هنا بيبا مالي خالم بارم بينبو تيجي باشا كنا تجلو كفيلكم دي كفيلي شي بيقرا صاحبي كفيل من كيوبو ولا مرة ولا شيء خوا بداتي خالة يواش لسر خوضة شواني خالة كريم فرمو قربان هاي أوشيا خولي خالة من عندها سيتوا تيجي أوشيا خالة كريم جاب من قرباني معزم تيجي عزيز شي ولا بزام شي تبي بيا زحمة تو خالة كريمني ايه بقى يا ده بيا زحمة ميواني هاتو سلام عليكم ولا كاكا بول شو شي انا بزاني لو نشانك لك شويه شي درقايك شي قرشك هذا خوي تياك شو هالوشن هالوشن أنا بسيو بخوا مسل الشواوه يا ده بريا ساريا شواي بوشوا تو ناو كريمني ها سروري سبينيا بلا بدرقاقة تاسبينيا تيجي بله مالي حاجي كريبه شو رايته درك كمان رشا نكست بي تتواوا خويتي تيجي ولا خوي نيه خويتي من خالي توني مرحبا حاجي كريم وخير انك كريم ايوه هاتو شلاي كريمه عسى هو توي هاتيو هو كي هاتيو اي خالي جان وين بو نار والله والنبوي حاجي كريم جان مالها هذا زور ممنون فحافظ حاجي كريم تيجي وأنا قال كريم بس نبو خشك زي من نبو شتى لداخي تو نايخم قرم بغفور يا اخوة بخير يا خالة جا قرب تو خوار رح بيك البقولانا كي او ديوانا روشتي بو بيانج مالي كي ليه همو ناويان كريمة يا بابا هاتي انجومنا كيم قركشت ناوي كريمة يعني يضربونا ابو خالة قرم خوا كريمة يا اخوة بخير يا تو ده گوش خوبه خاله بی دی خالة هو بيخبين ها نه سمك انا خطو بيخدي يا مكان رولا سنة اخواتنا جناحة ايه عزيزان مو ماسكم هدايك شلونه والله خالص لكم ريدايكم اسمرة تيجي بيرم كوتوا وانتي كروشتي بوشار زوزو سلام لكم ريبكا بيشي بليا عبيلا قال خويا بن بابا صالقر تيجي اي عزة هدايك ني ولا قال قمرياتين بوا صولك هو والله شو خالة والله دايكم بري ومعملي صولك يكسر رقبته تيجي امس ليها بينس يسوى قولواني لك والله ايش دار على سر ماما تيجي
حەمد و سەنا بۆ تۆ خوایانەی بڕی و خۆ ئەلێمان نەشارێتەوە قومری و نان و چێشە بەزیاکە دوو چای جوانیشمان بۆ بێنە. دەستێکە خۆش بە بەخوا ساردی ڕاستەکە خاڵۆشن قەمزەڵەیەکی لەبەرگە تێگەی تۆ وازدەوانە بێنە هەتی بوو باوکە چی تریەوت وەڵی خاڵەشە باوکم وتی بڕۆ بۆ شار بۆ ماڵی خاڵە تێگەی وتی بەشێکم بوو خاتە سەر ئیشەشی باش خۆ تێگەی تێگەم عەزەجان تێگەم بڕۆ بخەوە تا بەیانی خوا گەورەیە وەڵی خاڵە ناڕۆ تو تەماشاکە بەخوا سەریەت لێ ماکە کۆراتی وەسە بڕۆ بخەوە ئەم تەلەڤیزۆنانەیەوە ناشکوری نەبێ دایمێ خوار فیلمی حەرب لێ داسە بڕۆ تۆپە دەی باشە داسە بڕۆ دەی ئەمە خێر و بەرەکەتەکەت بوو بەخوای نەڵێ چی قومری ژیان دنیا هاوایە ئەجینە مەتیوە خۆی ئاوا ناتەواوە ئەجینە باوکی نییە بەخوا بە پیشەچە جووتێ زەلامی لێ ناوبردە وەرە ئێرەوە وەرە قومری خاڵە کەریمت بێ بەلاتەوە وش داوەشەی لەگەڵ منی بوو ڕۆڵە بڕۆ بەیانی بەیانی ئەڵڵاه لەم بۆن و بەرامە خاڵە کەریم بۆنی قاسم خۆشە تێگەی تخوا بە خێر و بەرەکەتە خاڵە کەریم دایرەوە یا حافیزەڵڵا خورە هەتی تۆ بۆ خۆ کرد بە ژوورازیە ڕێو پێکردم ئەوە مۆلی دەشکاوەکەی گەڕەتی خۆمانە تەیارەی چی؟ 10 ساڵیشە بە من تەیارەم نەدیوە تۆفیقتان بە ئاکی یاخوا بەخێر بێ کاک خاڵە کەریم ڕاستەکە خوا ڕەفیقی بە یاخوا بەخێر بێت فەرموو لارەژیان ئەو چیمە تۆ گۆڕەتەوە هەسەدەی خێرا زوو خاڵە ئەتیۆ زەلامەت ئاش بێ پێڵاوە وەرە هەتی وەراقە نەبێ بەسەرەوە وەتان ڕەحمانجان وەکو پێم وتی ئەمە عەزەی خوشکەزامە ئەبێ ئاگا لێ بێ وەکو خوشکەزاکی خۆ سەیری بکەیت کاک کەریمجان خۆ دەزانی ئەمڕۆ ئیشەکە کزم و ئیشیش بە واستەیە هەمووی کەوتۆتە دەزەم و ئەو بەڵام خەمای نەبێت مادەم خوشکەزای تۆیە خوشکەزای منیشە ماشەڵڵا دیارە مناڵێکی بەعایبیشە کاک ڕەحمانجان وەکو پێم وتی گون و گورچیلەکەی بۆ تۆ ئێسخانەکەشی دانێ بۆ براو ئەی باشە خاڵە کەی پارەمەیەتی من نیازم مێژن بێنم تێگەی ئەتی و تۆ تا زلبی گەورابی بێ ئەقڵ کە ئیشەکرە و کاتە پارەوەرەگری تێگەی
ڕەحیم چۆنی؟ تێگەی؟ بێت شوان بم عەزە ژیان چاکەوی شەڵا وەسا ژیان خوا ئەمە ژیانە ها باشە هەتی و تۆ هار ببووی شێت ببووی هاتیتە شار ها پێم ناڵێیت بە وەڵڵاهی ئەگەر ئێستا دێکان ئێمە ئازادە بوو یەک ڕۆژ لەم شارە دانانیشتم باشە بە نانە ڕاوەستە لە فکرمان چووە کاتێک کە دێکانێن داگرتی دوشکە دوش سوۆنە گریان دەتۆ لەوە گەڕێ بێ قەزابی هەڵێم ژیان جوانە ئەرە وەڵا جوانە عەزە ژیان ئەگەر لێمان ناشیرین نەکەی نەکەی بە خەتری خوا نەکەی نەیدەقێنەی هەوار نەیدەقێنی تێگەی خەریب و جەبلەکەم دەقێنێ هەڵێم وەسا بۆ مەهێنی لا حول ولا قوة إلا بالله هاتي دبر عربانك الراجع شدنك بوين هنا يدبروا دەباشەیتە دبر عمل النبي يا وەش یا ڕەبی خاڵە ئەو ماڵۆ ئاوایە نەبێ بۆ خۆت و ئیشە بە من دۆزیەوە تێگەی تو خوا ئەمە ئیشە وەستا ڕەحمان و ڕەحیم مردم تێگەی وای کە هیلاکم وەش وای کە هیلاکم وەستا ڕەحمان زۆر هیلاکم تێگەی وەش ئای سەرم ئای Eu tô, dá essa topa do Dio. Ai. وأمر سموتام خومن الأقرما وعزاجان تاسق ربينا بيا بعصر ما عزاجان بخوا قورنا بوتي مدومينا وصرح منجل وكرر الرخاء أما توي كلبوت والله يوم زي سقفك الرخاء ما قال لي أقرم بشرفه مي باك أو سرتاشم خواردنی خاڵە کەریم تێگەی نەشەقێ تێگەی نەتوان تێگەی هەموو ژانیشکانم خاڵە کەریم کوشتمی تێگەی بەس بزانم عەزە بۆ چیاتیتەوە مەگەر خاڵن نێتەوە واللهی خاڵۆژ نەقمری وەستا ڕەحمان و ڕەحیم وتی بێیتەوە بەم ناوەیە خوا ئاگای لێ پاک سەرە بۆ تاشم تێگەی شەو یا ڕۆژە تێگەی الرحمن الرحيم خوشكا وتشابو دستان شكي اخوا بالقرآن أو تيهجي أو والله دلوقتي تيهجي أو هاتي وشيتا وين رانكي والله خلص لقمري يا من بميان طبقة تيهجي أو مالك هول بيخاله تخوا أول جنة حتى ياشر بس هني في خمر يسألون سيكشتوتي يا جاي خوا عفوك ينسى قصاب والله من برتبيه ناوا أنا باني نينا ماوا أوتشيا وأنا بانا كان هاتينا هاي هاي واي واي الراوة سيساق وطان وأنا بانا تانو تلاتو تانا كم بيك وين بوصل
قارەمان بۆ شوێن ڕاکەیت دابەزە دەی دابەزە دابەزە ئەوە یەک تای هەیە و ناژوات وای برا ڕۆ توش بووم تێگەی دابەزە وەرە خوارەوە دیارە شتێکە لە ژێرسەرە جینا بۆ ڕاکەیت نە بە حەقی قورعان کاک پۆلیس تێگەی ئەوەن وتیان ئەوە منیش یەکسەر ڕام کرد هەرێ بەڕاست خۆ تێگەی پێم بڵێ تۆ چۆن تاعین بووی وەزباتی و ئەوانە دیمە نیشان ناشرینەکەن ئەوانە عەرەبانەیان پێ خۆ تۆ عەرەبانە تێنێ بۆ ڕاکەیت وەرە پێش بکەوە وەکەمە قوربانی ئەخە تۆ پێ بڵێ ڕێژ تۆ پێ بڵێ تێگەی مش پێ بڵێ بۆ شوێنەمە بکەوە زۆر لە سەری مەڕەوە دەتۆ بۆسەک پۆلیس دەتۆ بۆسەک هەرچی پۆلیس منی کردۆ بە دەسری سەر چۆبی بامەی لە هێش لە هێژنەوە کاوەکە بخۆم مردم لە برسا بامسکیت لەم کڕم دەک تۆبی لە برسا كاول بيه بحشرة بوليسي سيسا بواز لمن تيكي كولاني كان نتوان نسيان بشرة بمسيدو كولاني عمش عريبا من كردوها يا ربي أول مالو كاول بيه ويباو كارو كي يلعبوا وش شو كان كامل ناس أنا برا رو بوليسي سيسا كاو ئەمە چیوە چاکی هیلا کردم ئەرێ باشە بۆ بە دوای مەتیوە ڕاکە ئەی باشە قەیناو بۆ ڕاکە بەس بەخوا دیارە شتێکی لە ژێر سەرە بەس وازی لێ نایەنم تا ئەیگرم بەشکم بە بۆنێەوە ببم بە شتێک أخذت سرميشة وسط جوازي لبنا عادي من السيمة دمين شو تشوفه؟ يك يا بسيطة هو الصجع بردوا شلا هو جابي ورجوانكو ناوم شري ناوم رئيسة ورتيجن وردانشة صح مشتك هو بازا كمونا أنا بعرف أنا دانش ورا ورا أي إياك أنا ليش ما زاينا وشيا منهم عسى هاتو وجاريش كم ده مقري ري بيرزني ما خلط مال يكون بيتوا لو وجه خلط شي اجنبي خم النبي اتخمس ايش
برادرینی جۆ بگرن هیتر لەمە دووە کاکە ئەزە لەگەڵەوە بێت و ئەبێ ئاگاتان لێ بێت باوکڕۆ دوو پارچەوە بەرنەکەو جۆ بگرن لە بەیانی زووتر نییە خۆتم بۆ کوێرەکەی قاتێزی جوانی شتێمی و چەستەریش یاخوا بەخێر بی مەولا ئەوەیش کێشمانزایی کرد بەخەبێت ئەرەسیس کۆس خۆ تۆ پێوەنەوتم ناو چییە من ناوم نالەیە خۆمر بووین بەتەنیا خەڵقێم شارەشی ئیش کە گوناحی بە قورعان لەوانەیە بمرێ لە برسا ئەرێ بەڕاست تۆ پێوەنەوتم ورگە ئەم ئیشە پارەمان دەسەکەویان نا بۆ ڕئیس پێی نەوتویت ئەم ئیشەوە قومار وایە قەت ناتوانانی وازی لێبێنی هەی داماو کاتی خۆشی بەمەلانەوە تا کەوتمە پاکڵەکەەوە کەرە هەتانێکی نازانی چۆنە کەسابەتێکی زۆر بێمایە پێ بڵێم حی بەخوا جوانە پاخڵەی چی و قوماری چی قومار ئەی باشە من کەیش لەکە بێنم بۆ خاتری خوا ئەرەژنەکە بۆ خاتی خوا و کوڕە لەکوێ عەزەوانی وەشەوە تۆ بڵێ تووشی بەڵایە نەبوو بێ بە ذاتی خوا شتێکی لات بێ حیا و ناموس مەچێ هەر چۆنێ بێ ئەبێ بەیانی تۆزێ زوو هەستم بچم لە گەڕا سۆراقێکی بکەم چون زانم ڕەبی ڕۆژنی بێ هاتنەوەی نەبێ بۆ خاتری 44,000 پیاڵمە کچێژنەکە عیبە بۆ خاتی خوا بۆ دوعا لە مناڵی خەڵگەکەی ئەوە بەیانی شتێکی لێ بێ هەر لە تەعزیەکە 200 جار زاوەڕووی بۆکەی ئەمانەی خۆتی هەموو بۆڕنی وەڵام من هەڕەشەم لێ کرد و ڕۆیشت پیاڵەیە ماڵەکانێشت ئێستا تێگەیشتم مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ بزن لە نار ڕاناکات وی ناوسکەم بەلا ڕۆخ و ئەوە سەرەشە بە حەقی قورعان بەشی من بمێنێ باشە وی داواشەی بۆ قاتری پێغەمبەر زلە شەڕواڵەکەشی لاسیکە ئای وی سکتەقی بەنەبوو لارەوە دەبارە دەرە بێ قەزامی دەبارە دەرەوە ئەو سۆ پڕەڵی حەوشار ئەوە چییە؟ دێ بەتەرێ بڕۆ ڕئیسە شتێشی ئەوە نەمبینی وازانم ناڵێکشی بێ وی کە بۆ گەن لە قەبرەکەوێ مەچی خوارد و مەچی بووە ئەوە دەنێشت و مشکلی هەیە ئەو دەڕەتان لە چێتیە فرضاً خوێنم نییە زیام کەون دینارێکم بە نییە ئەی باوکەڕۆ ئەی باوکەڕۆ ئەی باوکەڕۆ وەی برا ڕۆکە داما وەی باوکەڕۆ کە فەقیر وەشار لە ڕای خوا خێرێکم پێکەن داما شایەکم شە لەو قاچێکم کوێ بە ساقەتان و خێرێکم پێ ئەگێت بە قوربانێ ئەرێ کاکە وا بێ زەحمە و تایەرە نایی بە ساقە بم وەرە دەی بە ساقە بم وەرە بە قوربانی مل و ملوانکە بم
مفتاحك هكا كاكا لقى من ابو سيدي والله برا منا ما منايا هذا قرباني او شو ما قال فيها ديناري شي اصلا مري خواله دس بس يعني وتو شوري زلمه شو نوابيني والله خراسك والله مشاهي من بس بهرابي من لما زيادري شي كما كان يعلم دقشتي دەی باوکەکەم دەی وەرنە پێشی خۆدا بخوێن دەی ڕێیتەوە ئەزریفمان لەگەڵ لاقییان دۆمینا هەتی دەم بەداخە وەختیەوە نییە پێغەمبەر ئەو لە شەستاق نەبێ خۆ بەشی وەرگی خۆت پەیان نەکردووە الله بەس قەینا لەبەر خاتی ئەم دۆلارە لێو خۆشە بۆ ئەم لایەن دەم ڕاستکردی مەشکەی دەم ڕاستکردی مەش دەرەوە نییە باشە تو خوا گوناح ڕێیت مناڵە لەی تو ڕەمە بە دەی وەرنە پێشەوە دەی وەردەی بێنە بزانم دەی بۆچی هەرو پیا کردم ڕۆ دەک ئەو لە شەستاق نەبێت دەلایە چی بکەم ڕێی دەرەوە ناومەتێ باشە بڕۆم لە شوێن دەی من بەر بەچاوم دەک بە قوربانە بم دۆلار دەی بە قوربانم دەی وەرە کوێرە گیان دەی بە تەمایەتەوە بە ساقە و دەی پەلەمەکە ڕئیس قابلە من ڕەفیقی و فێڕنەگولێ بم تێگەی دەست بگرەرەوە سیرکە ڕئیس ئافەرم عەزە گیان ئەمە یەکەم ڕۆژتە ئاوایە داخۆ دوو ڕۆژێکەوە بڕوە پارە بە خەڵکی ناری دەک بە قوربانم ئەو لە شەست ساق بێ والله ئەتر براکەم ئەوڵاڵێ چی ئەوا سەر خۆی هەڵگرتۆ دیار نییە و دیار نییە ئینشەڵا سەلامە دەبێ و ئەتگەڕێتەوە ئەها ئەوڵە خواکە ئەزە ئەگەڕێتەوە شارتە شایەکی بۆ بژێڕم گەشت ئاوایی ئەم دەور و پشتەش بام بکەم یعنی بریسی بۆێنی ئەی چۆن ئەوەجان ئەی شایی بۆ چیە گێڕێ سەباس خۆتم سەرچۆپێکەگرم باشە سەرچۆپەکەی بۆ تو ئاگەی وڵی زۆر گیریەکەم زۆر ماڵی ئاوابێ ئەبا بەس نییە ئازەشێتی بەسەر کردووەتەوە منە ڕۆم ئەڕۆی خوا لەگەڵ بێ خوا حافیزی بێ یاخوا دەست و ماچەکەم خوا حافیز ئەبەجیان بەس نییە ئازەشێتی بەسەر کردەوە ئای ئازە چی بە من کرد للراعي خواخ وشينا هاكا قناعة ولا تودع معهم أخوة شايكم شلو قاسكم شولا تيقان هاكا قناعة ولا كاكا ورا دي ورا دينا أصنعك ودور رقم بقربان زور قناعة وتخوا خير يا عسى أولي ونسوي يا ربي خوايا بخيري بشغري شخويشي لا خوش بو ورا نشي قلب لا شي وسرم قلتو تيجي والله خير خير يا عربي بس يا بيه اخوانا يبرح
ئەگەرەیگرم بۆ خواتەرش ئەەکەی بەناو شەوانەوە بەساقەتامم خێرێ داماوم بەڕای خوایە ئەی بە قوربانە بم ئەگە بەساقە بم ئاگە ڕێز بە قوربانە بێ ئەمجا وەختی حسابە ئەمە بۆ ئێرە دینار ئەم بیستە بۆ ئازا ئەمەش بۆ ڕیس نە زۆرە ئەم پێش بۆ کاکە ئازا ئەمە بۆ ڕیس چی بکەم دەست و دڵەکەم ئاوایە لە ڕای خوایە خێریەکەم پێکە چاو چاو لەو زۆڵە چۆن زیم لێکە خەڵکی چۆن پارێتی لە ئەمێ ڕێئیش نییە چار دەکەم ئاخ ئەگەر وانە بۆیە شوشێ شوبی کەمە خواردەوە ڕاوی خوا ورێجارە ئاچنگە لەو لۆکەی دەستم بەری دەدەیت خێرە بەس عەزە گیان چۆنی شۆنی ڕێیش شێتە گیان دەنگ و باس دەنگ و باسیشی بێ قەزابی دەنگ و باسیشی تۆ دنیا قسە دەسەر میشە نابینی ئیش کەسە بێ قەزابی دیارە فێری قسەی زلوی ها کەرە ئەوانە ئیش ناکەن ئەوانە گەنجی بێیشن وئیشکە گوناحن ڕئیس ئەی باشە بۆ ناسن بۆ خۆیانی شێبکان ئەی ناشری خەڵک جێگەی ڕێزە نەگوناحە بێنە پارەکانتم بەرێبزان چەنە ئیش کردووە باش لە ماڵەوە کەی وەختی ئەوەیە ئێستا وەختی ئیشە نا ئەوە ناخوا هەستە پێش گواچێ و قوڵانە هەستی دەتۆ بۆست ئاخر لەکوێیە پێشم تۆدی وەرە سینای ساری باشی چۆنە وەرە بخوا ڕێز دەڵێمەیە بەقورئان خۆی شەکە کردە بەسەری ڕێز هەتی وشێتە هیچ کتە بۆ نازانم چی لێگەر بێنە و پارانە بەرێ بێنە کارێکی ڕێز جا بەساقە بووم من بۆ خۆمیشم کردووە ژنی پێنم تێگەی هەتی وشێتە ژنی چی و شتیشی بێنە و پارانە بەرێ بانە خنچێنم خوا ڕێژیان من خنچێنە بەسانەوە بووم بەخوازە گوناحەم ئیشو کردە بەخوازای کرد خۆیشم کرد من خێریەکەم پێ بکەن داماوم هەردوو چاوم کوێرە تێگەن نوقسان و کەس و کارم نییە باش تێبگەن خە قوربان تابم یان دینارێکم بەنێیانە و پێنجەم بۆ بگۆڕن بە ساقەتامم ئاگێ خوانەی بن ئەمەش حسابی تەرفیعەکە بێت یا ڕەبی زوو تەرفیق بکەیت خوانەی بڕێ ئیشەڵڵا هەموو مانگە مەعاش وەرەگری خێرتان لەگا خێرە و من خێریەکەم پێ بکەن ئەوە تۆی سەگەتەوە دینارەکەشم بەرەو پێ بکەوە ئەبەجان چ ڕەنجێکماندا تا ئەم دێهاتانەمان ئاوایان کردەوە چەند بە ئاواتەوە بووین شکر ئاواتەکەمان هاتە دی وەڵی وەڕافەکەی باوکی حەزەر هەتا ئەوەیانمان کردەوە ڕۆحمان دەرچوو شکە باوکم گوناحە هەدوو ئەوڵاشێ قسەی بۆکە یەک بەرنەی بەسەر یاسەی وەکو کیسەڵگەی بەناخۆیە ئەخە من لە داخی تۆ ئەڕۆم بۆ شاتیەکەی کۆرە ئازا ئەم قسانە چێ تۆیکەی بەخوا ئەوەی بەرز برفێ نزمانی شێتۆ ئێمە لە شوە لەدایک بووین ئەبێ هەر لەوێش بمرین
بخير بيا فرموا يا كاكا بيا زحمه او رسم باشنا بددينا على كاكا بددينا قربان جان يعني جوتي نكاكا يك رسم ده بيا زحمه بوم ناقري ده باشا برو او جولا خو حاضرك داعي جلسيكم بولي من يجي تنسي شيء چاوەڕاتم وەرە خێرابی کرا تێگەی هاتی خۆمتم عەزەی خۆمانەوەدا عەزە زۆر جوانی ئەمە لە شوێنەوە هەموو جوانیە حەزە تێگەی زۆر جوانە بە چییە؟ دەماچەکەم هەیە ئەوە تێگەی پێغەمبەر زیێڕەکەی لە دوکانەکەی خۆشیە دەماچێ تێگەی حەزە زۆر جوانی مردوو مرێ هەتیەوە تۆ حەزە باوەڕ ناگەم ئەوبی نانە ئەوە تێگەی زۆر مهمی عەزە زۆر جوانی تێگەی عەزە ئەوەکە نە ئەوە بعدي حزوني ما وش هو موسيقى أنا وش يا كاكا وش يمها مجلس أنا عيدي ميلادي خوتي باوكتا نبرايوا كاكا وين دانشا سيدي بكاها سي اوكا نجولي باش باوجي باك مثل جوان دردك نجولي كاكا مجولي بريان بقول بالي جوانا زور ما شاء الله كاكا من هاتم رسمك لو خدانا بدنا لا بقول بالي انت رسمك كده مطور كاكا باشا نجولي بقول بالي دم ما تنسى ايش ايه خلاص دي كاكا نجولي نجولي يكتوز سري بين مبدا يكتوز ديني نجولي نامكو شي تشاو ناوت لا ما تنسى قرماني هو كي حالة جابوا شي تيجبوا من سر وجهنا وخو مشبوب اعواي نتنجي موليديا نسوا كريديا بخوا باوكي كان راس ذكر هو عزا كرم عزا اوي برز بفرنس ماني شتوا تيجي جابوا شي تيجبوا هو ايش بوليس الرئيس ناسمەوە بۆ شوێنەتی بەخوا و گرما دەتۆ کاش بۆی بن بەرەڵی فنتی مردوو ڕێوە بەسەرەوەستە تێم گێنەوە لە سەرم تۆ گرانە تاتە مەلاریاتە مردوو گرێ ئاما خۆی وەرە پێسوکۆدە پێسوکۆدە يا ربي خوش مجدبي جا وخي خوالي وبزيابي ده هالإساب روبولاي علي محمود
بڵێ جوزەرە و تەپڵەکان حازرکەن بیکەین بە شای و زەماوەنگ عەزا هاتووە عەزا هاتەوە یاخوا بەخێر بێتەوە حەسەن جان ئەوە تۆ بۆچی وا لە من کرد بڕواکەی حەسەن ئەم چەند وەختەی تۆ لێرە نەبووی شەو خەو نەچۆتە چاوم پێم نەوتی حەزە هەرەگەڕێتۆ بۆ دێکەی خۆمان ڕۆڵە ئەمە نیشتەجەی باو باپیرمانە یاخوا بەخێر بێتەوە حەسەن جان وەخەی باوکەی جان وەخەی باوکەی جانی ترێ لەم قەت بەجێ ناڵم مەگی باوکە مەگی حەسەن جان ئەوە حەزەیە ئەوڵا ئەوە حەزەی کورمە هاتۆ تۆ ئەوڵا سێتویە تۆری تیاگەی ئەوڵا خۆ زاریا قەڵوە خۆش كره لا نا حولا عقل بو عسى اجول عسى عقل بو معولا اي لا ما عقل بونا